بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان وخوشويستان إيمان داران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم لو إيوارا كورا لبرامبر بريستان دا چەند قسەیەک چەند شتێک بڵێم بەڕاستی دەربارەی ئەو کەسانەی کە نیەتیان هەیە دەیانەوێ شت فێر بن و هەروەها بەردەوامیش بن لەسەری، چونکە ئەوە بەڕاستی گرنگترین شتە لە ژیانی ئینساندا کە ئەو ئینسانە بەرەو پێش دەباتن. لە چێندەر مرۆڤ ڕاوەستە لەوێ تەقییمی ویش بە هەمان شێوە ڕادەوەستی. جا لێ بەڕاستی خوێندنەوە و ئادابەکان دەرسەکان و خوێندن و فێربوون لە هیچ جێگایەک ڕاناوەستی، وەکو عولەما قەدیمەن گوتیانە من المەهد إلى اللەحد، لە ناو لانچێڕا تێدەپەڕی دەست پێ دەکا حتا ڕۆژی مردنی. ئەو ئینسانە ڕاوەستانی نییە لە فێربوونی علم. لۆی خوای گەورەش کە باز دەکا قل هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون، ئەو دوانە قەد وەکی یەک نابن، یعنی وەسیغەی ئیستیفهامە، قەد وەکو یەک نابن. کەسێکی زانا و تێگەویشتوو بی لەگەر کەسێکی کەوا نەزان بی یا جاهل بی یا شتی نەزانێ. یعنی بە ئاستێک جەهل و نەفامی ئێستا ڕووی لە خەڵک کردیە. سوبحان الله، خەڵک تەماشا دەکەی هەندێک هەیە زۆربەی زۆرەوەندەی مەشغولە بە سەفەحاتەکانی ئینتەرنێت و مەشغولە بە یعنی دانیشتنی دیار موسەلسەلە و یعنی دانیشتن لە زیار شتی باتیل لە چاخانەکان و لە کۆفیەکان و لەو جێگایانەدا. بەڕاستی ئەگەر بێت و ئەو وڵاتە ئەو کەسانە بجێرتەوە سەر علم و تێگەویشتن و زانست و زانیار و بەردەوام بن لەسەری، باوەڕیتان بێت جیلێک پەروەردە دەبی عەجایب لە خوێندن و لە نووسین و لە پێگەیاندن و لە ئیبداعات. بەڵام ئەمە ئەگەر جیلێک بین هەمومان خەریکی ئەو شێوازانە بین و دانیشتین لە چایخانە و لەو جێیانەدا بەس تەماشا ئەو مەقولە و قسەیە بکە. زۆر جاری وا هەیە یەکێک دادەنیشی دەڵێ کاکە خەریکی چی کە دانیشتی؟ دەڵێ وەڵا وەقتی دەکوژم، وەقتی دەکوژم. وەقت دەکوژرێ یان ئیستیفادەی لێ دەکرێت، سوودی لێ وەردەگیری. خەڵک لە دنیایەدا تەماشایان کە هەمووی سوود لە وەقت وەردەگرن دەبنە ئینسانی پێشکەوت و ئیختیراعات و دەیان شتی جوان و ڕێک و پێک دەکەن لۆ، چونکە ئیستیفادە لە وەقت دەکەن، نایکوژن، چونکە کوشتن خراپە، شتێکی ناڕێکە. ئێمەش خەریکین دەیکوژین، کە دەیکوژین هیچ ئیستیفادەی لێ ناکەین. لۆیە دەبینی دواکەوتوترین وڵات ئەو وڵاتانن کە جامیعەیان کەمە، ئاستی خوێندەواریان کەمە، مەطبوعاتی کتابیان کەمە، زانست و زانیاری لە ناویاندا کەمە. جا لۆیە ماگە ئێستا بەڕاستی وەکو واقعی تەماشا عولەماکانی پێشە خۆمان بکەین، ئەوها نەبووینە لە تەدریس و لە تەعلیم و لەوانەدا. هەل لە گچکەییدا لە منداڵی ڕافێریان کردین. ئەوە ئیمامی ئەحمەد تەماشایکە دەرێ لە بیرم دێ لە بەغدایە دەژیان، تەمەنم 10 ساڵ بوو، 10 ساڵ داکم ئەمنی دەبرد لە بۆ نوێژی سبەینێ و سبەینانیش ئاوی لۆگەرم دەکردین، چونکە ئەو وەختە جەوەکە سارد بوو. تەمەنم 10 ساڵ بوو، پێش نوێژی سبەینێ هەردەستە ئاوی لۆگەرم دەکردم، دەست نوێژی پێ دەشوشتم. داکم ئەمنی دەبردە مزگەفتی دەگۆ نوێژی سبەینێ بە جەماعەت بکە، دوایە لە حەلەقەی علمی دانیشە. هەتا ڕۆژ هەردەهات چاوەڕێی منی دەکرد، دەگەڕامەوە ئەو جەبووتە ئەو ئیمامی ئەحمەدە، ئەو جەبووتە ئەو پیاوە بەرز و بەڕێزە. ئیمە جاری وایە شەوێ هەتا درەنگ دادەنیشی، سبەینێ هەتا سەعات 9 هەلە خەوی هەر نەستایە، هەلە خەوی هەر نەستا. ئێوە کو فێرە علمە بی. ئەوە ئیمامی ئەحمەد کردی فەرمووە ئەو موسنەدەیە کە بەزی هێشتیا نزیکەی 30,000 حەدیسی تێدایە بە مکەڕەرەوە کە ئیمامی خەڵکە، گەورەی خەڵکە. لە ئەحادیسەکانیدا هەتا ئێستا ڕۆژانە بە هەزاران حەدیسی ئەو دەخیندرێتەوە سەدەقەی زاریەکە لۆ خۆی لۆداچتی. لەبەرەوەی فێربوون ئەوهایە، تعلیم ئەوهایە، بەردەوامبوون لەسەر علم ئەبەو شێوازەیدا دەکرێتن وەکو ئیمامی ئەحمەد کردیتی. جابزانە ئەگەر کەسێک ئەوها پەروەردە بوو حتا بەرامبەر کە سوکاری کو دەبی، بەرامبەر بە داچی خۆی ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی، حتا داچی نەمرد ژنی نەهینە، نەیهینە. لەبەرەوەی تەماشایە کرد ئەو داکە، یعنی ئەوها ئەمنی پەروەردە کردی، ئەوها خزمەتی کردیمە. ئێستا ئافرەتێک بێ لەگەرمان لە ماڵێدا لەوانە بەینی خۆشەویستەکەمان بڕە کەمتر کاتەوە لەگەر داکەم، چکە وەفائی هەبوو. سوبحان الله، تەماشای دەکەی
ژنی نەهینا هەتا داچی وەفاتی کرد ئەو جا ژنی هینا. یعنی بەس تەماشا دەکەی علم کو ئینسان فێر دەکا بە وەفابی کو فێری دەکا کە زانست و زانیاری خوازبی کو فێری دەکا و ئینسانە گەورەبی چ خزمەتێک بە کەس و کار و بە خەڵکدا بکە بەڕاستی. زالۆیە گرنگترین شت لە علم بەردەوام بوونە. هەر کاتێک وازت لە خیرنەوە هینە، هەر کاتێک وازت لەوە هینە ڕۆژانە شت بخینەوە ئیستیفادە بکەی لە تەواوی علومەکاندا بەڕاستی لەوێن دەڕا بەجی دەمینەی دەکەویە دوایە کەسێکی جاهیلت لێ دەردەسی یا علمت بەرەو پێش ناڕوە. ئێستا بەس مقارنەیەکە خوتبەی جومعانە هەموو دەچینە خوتبان، هەندێک خوتبە هەیە هەمووی تیکرارە. لۆ چووکە مەلایەکەی تەمبەرە خۆی ماندی ناکە هیچ ناخین تۆ تەمەشا هیچ ناکە ڕۆژی جومعەی بە سعاتێک پێشی خوتبەی دانایە هەر دەرێ لە شکلی نووسرایە. خەتیبی شەیە ئەوەندە بلیمەد ئەوەندە جەری ئەوەندە قسە زان هەر تەماشای دەکە حەزت لێ گوێ لە قسەی و کەسە ڕاگری. لۆ چووکە پێش وەخت خۆی ماندی کردیا پێش ئەوەی بگاتە جمعەی ئیستعدادی لە بۆ کردی. جا ئەو خەتیبە ئەگە بەردەوام ئەو هاوی خوتبەکەی بەردەوام ئەوها دەڕوا ئەوی دیکەش ئەگە بەردەوام ئەوها تەمبەربی بەردەوام ئەوها بێزارەبی خەڵک لێ ئەتوو خۆت بینە جێ ئەو دوو خەتیبە لە جێ ئەو دووەدانی پێت خۆشە چیهانیان بی بەرەو پێش بچی ئیستیفادەت لۆ خۆت و لۆ خەڵک بێ یا لە جێگایەک ڕاوەستی خەڵک لێت بێزار بی و بێتاقەت بی. زالۆی بەڕێزانم بەڕاستی ئێمە لە ڕووی فێربوون و لە ڕووی تعلیمەوە زۆر پێویستمان بە ئیستیقامە و بەردەوامی هەیە. یعنی لەسەر شتەکاندا بەردەوام بین بمینێنەوە زۆر سوود وەردەگرین. بەڵام لە چێن دەر دەورەیەکت کرد دویت کە بەشداری بکە یعنی حفزێکت کرد جزئێکی دیکەش بەشداری بکە لۆی بەرەو پێش بچی ئەخڕانەوەستی چووکە وەکو ئیمامی شافعی دەفەرمێ ئاو ئەگە لە جێی خۆی ڕابوەستی بۆ گەنەی دەبی تێک دەچی. ڕاوەستان لە بۆ هیچ شتێک باش نییە. دائیمەن ئینسان لە حەرەکە و لە جوولە و لە خوێندنەوەی بەردەوام دابی کە ئەو ئینسانە بەرەو پێش دەبا. ئەمە زۆر جاری وایەوە دەرم بەخۆم یعنی خۆ ئێستا هیچیش نازانم بەڵام خەڵک دەرێن مامەستا توو شتێکی دەزانی ئەوە چەندێک کۆڕەچیان دایمێ دەڵێن وتاری بدە لۆ خەڵکی. هەندێ لە مامەستایەکانی خۆم ئێستا دەرسیان پێ دەرم کە قورئانم لەکن خوێندینە وەختی خۆی. ئەمن قورئانم لەکنیان خوێندیە یعنی نەمەزانی قورئان چوومە مزگەفتێ قورئانیان پێ دەگوتم جوزئی عەمەشم نەدەزانی باشە جوزئی عەمەیان پێ دەگوتم ئەوها بخینەوە ڕۆژ ڕۆژ پەڕێک پەڕوونی وەک دایاندامێت تا قورئانم ختم کرد. ئێستا دویان لەوانە تەڵەبەن لەکنە من دەرسیان پێ دەرێمەوە لۆ چووکە ئەو لەوێ ڕاوەستا بەس ئەمن ڕانەوەستان بەرەو پێشم برد وهاکەدا. یعنی ئەتوو بەس تەماشاکە تەسەووری نەفسی خۆت کە لە چێن دەڕاوەستای بەجی دەمینەی خەڵکێک هەیە دەڕوا ئەو مەسارە دەڕوا ئەگەر لەگەری ڕۆیشتی بەرەو پێشەچی لە چێن دەڕاوەستای ئەوە تەقیمی جێگە و مەکانی تو دەکا. جالۆیە بەڕاستی ڕاگرتنی علم و فێر نەبوونی علم و تەمبەریکردن لە علم و حفظ نەکردنی شتەکان یعنی ئینسان بەرەو دواوە دێخی بەرەو ئاقارێکی خراپی دەبا کە بریتێ لە جەهل و لە زۆر شتی خراپەوە. ئێستا تو بەس بینە بەرچاوت خەڵک ئەوەندەی تەماشا تەلەڤیزۆنەکە تەماشا قورئانکە ئەوەندەی لە دیار فەیسبووکدا دەنیشی ئەوەندە کتابی علمی بخینتەوە بزانە هەر دوو مانگان وە بکە دوو مانگان بزانە ئاستی علمی چەند بەرز دەبتەوە چەند شتی زیادە فێر دەبی کە پێشتر بەڕاستی نەتدەزانی و ئەو شتانە فێر نەبووبووی. جالوێ بەڕاستی علم فێرە ئادابمان دەکا فێرە ئەخلاقمان دەکا فێرە دینداریمان دەکا فێری ئەومان دەکا مامۆستایە کە لەگەردا بەڕاستی ئەو شێوازی فێرکردن و بەردەوام بوونە لەسەری دەیکاتە سمبول دەیکاتە ئینسانێکی گەورە یعنی زۆر بەرزی دەکاتەوە کاتێک کە ئینسان لە علم شارەزایی دەبی و بەردەوامیش دەبی لەسەری تا ئەو ڕۆژەی خوای گەورە ئەمانەتی ڕوحی لێ وەردەگرتەوە و ئینسانە لەسەر علم و لەسەر معرفەت دەبێ ئەو ئینسانە بەردەوام بی. ئیبن حەجەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی شەرحی صحیحی بوخاری کردێ کە زۆر شەرحەکان خزمەتی ئەو کتابیان کردێ بەڵام ئەو پیاوە شەرحەکەی لە هەمووان بەقووەترە دەڵێ 25 ساڵان خەریکی ئەو حەدیثانە بۆم شەرحم دەکرد 25 ساڵ تەمەنی ئینسانێکە 25 ساڵ خزمەتی ئەو کتابم کردیە بەڵام ئێستا نێزیکەی 700 ساڵیش زیاترە ئەو وەفاتی کردیە ئەو کتابە ممچینە لەوانە بەبێ مبالغە 100,000 نوسخەشی لێ بڵاو کرابی تۆ لە عالەمی ئیسلامیدا هەموو خەڵک دەیخوێنتەوە ئیستیفادەی لێ دەکا سەدەقە جاریەکەی لۆ ئەو پیاوە بەرز و بەڕێزە کە وەختی خۆی 25 ساڵ لە تەمەنی خۆی لۆ ئەو کتابە دانایە و خزمەتکردن و تێگەویشتن لەو کتابە. ئیبن عەبدولبەر کە باز لە کتابەکەی خۆی دەکات تەمهید نێزەکەی 2000 حەدیثێک دەبی ئیمام مالک شەرحی کردیا دەفەرمێ 30 ساڵی ڕێک لە خزمەتی ئەو 2000 حەدیثە دانیشتیمە کەمتر لە 2000 حەدیثە 30 ساڵ سبحان الله 30 ساڵی ڕێک تو دانیشە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوونکەوە ئێستا نێزیکەی وا خەریکە دەبتە 1000 ساڵ ئەو پیاوە وەفاتی کردیا. ئەو کتابە متەداولە لە هەموو
دنیای ئیسلامەتیدا بە قووەترین شەرح لەسەر موەتای ئیمام مالک هەتا ئێستاکەدا ئەو پیاوە بەرز و بەڕێزە وفاتی کرد سەدەقەی جاریە تەبع کرێ و کتابە بنێرە لە بۆ صاحبەکەی ئەجر یعنی تو بەس تەسەوڕ کە چەند ئەجری لۆ دەچی چەند خێری لۆ دەچی کە خەڵک لە قسەی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لەبەر چ لەبەرەوەی ئەو وەختی خۆی 30 ساڵ لە تەمەنی خۆی دانا لۆ ئەوەی خەڵک فێری ئەو علمە بی فێری ئەو زانستە بی کە پێی دەڕێن تێگەویشتن لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو ئاخیرانە نەجمەدین الغەزی هەیە پیاوێکی عالمە رحمەتی خوای لێبی کتابێکی نووسی حسن التنبه لما ورد في التشبه ئەو کتابە کتابێکی فقهیە وعزیە یعنی ئادابە ئەحکامە بەس بزانم بۆ ئەلیفەکەی چی کردیا لەسەری ڕاپێدادێ لە مەلایکەتان لە پێغەمبەران لە پیا و ساڵح و پیا و چاکان و ئیمانداران و حتا دەگاتە موسڵمانان خۆت بە جیهانیان دەسوێنی لەولا هینایتی لە شەیطانی ڕە شەیطان کافر منافق فاسد پیسانی خراپ خۆت بە جیهانیان دەسوێنی کتابەکەی 12 مجلدە هەر مجلدی نێزیکەی 400 لاپەڕە دەبی دەفەرمێت 40 ساڵان پێوە بووم هەتا ئەو کتابم دانایە ئێستا نێزیکەی بەخۆی لە 1601 متەوەفایەتی نێزیکەی 380 سال پێش ئێستا وەفاتی کردیا 40 ساڵی ڕێک تۆ بەشەر بتوانی تاقەتت هەبی بەس کتاب بنووسی بەس تعلیمات بنووسی لۆی سەدەقەی جاریەک بی لە بۆ دوا ڕۆژی خۆت و بەردەوام بی لەسەری 40 ساڵ لە تەمەنی ئینساندا بەڵام شتێکی بەزیێشتێ خزمەتی هەموو ئومەی ئیسلامی پێ دەکا خزمەتی خەڵکی پێ دەکا هەزاران خەڵکی فێرە سونەت دەکا فێرە وەعز دەکا فێرە ئیرشاد دەکا فێرە ئاداب و ئەخلاق و ڕەوشتی جوانەکە ئەو 40 ساڵەی تەمەنی ئەو ئینسانە بەڕاستی وەمان لێ دەکا بڵێن ئێمە ئێستا تەماشا بە خۆمانکەین جاری وایە چەند تەمبەرین ئەمە هەتا ئێستا ناتانین لە 40 دەورەی بەشداری بکەین 30 جزء قورئانی لەبەرکەین مەجموعەیەک ئەحادیثی لەبەرکەین لۆ ناکرێ لەبەرەوەی تو دەورات دەکرێتەوە بەس لۆ ئەوەیە بەرەو پێش بچی لۆیە نییە بگەڕێەوە دوایە دەورەیەکەم بەشداری کرد ناجەح بووم یان یەکەم بووم هەدایان دامێت تەواو نە ئەوە بیدایەتی ئیشەکەیە ئەوی دووەم وەردەگری ئەویشە بیدایەتە ئەوی سێم ئەویشە بیدایەتە هەر دەڕۆی لە بیدایەتی ڕادەڕۆی ئەتو فێر دەبی بەڵام ئەگەر لە جێگایەکدا ڕاوەستای بەجی تێشت خەلاص یعنی ئیشی تو کۆتایی هەدەجا لۆیە من ئامۆژگاری دەکەم بەڕێزان بەڕاستی خاستەتەن لە جانبی فێربوون لە دەورات و لە علومی شەرعیدا یعنی ئینسان ڕاوەستانی نەبیتن جورئەتکە لەسەر خۆی وەقت لۆ خۆی پەیداکە لۆ خاتری وێ ئەو خزمەتە بتوانی بکە و پاشەنجینێ لەسەریشی بەردەوام بی یعنی لە هیچ جێگایەکدا واز نین ئێستا تو بینە بەرچاو تەماشاکە تەڵەبەیەکمان هەیە دەخینی لە پێشوی بگاتە سەفی 6 تەمبەرە وازی هینا تەڵەبەیەکی دیکەش بە دوودا دەڕوا تا دەڕوا دەستە ماجستێر و دکتۆرا و دەبتە پرۆفیسۆر باشە جیازی ئەو دوانە چییە ئینسانێکی مستەقف و تێگەویشت و صاحبی شەهادا و ئینسانێکی جاهیل لەو گۆڕێوازی لە خوێندن هینا هیچ شتێک فێر نەبوو کە بتوانی خزمەتی بکەن جا لێ بەڕاستی لە کوێن دەڕادەوەستی تەقیمی تو لەوێن دەردا بەدیار دەکەوی لە کوێن دەردا بەردەوام دەبی هێشتا تەقیمی تو نەکرا هەر بەرەو گەورەی دەڕووی هەر بەرەو بەرزی دەڕووی لێ ئینسان ڕانەوەستی لە جێگایەکاندا من چاکترین شت کە پێم چاک بی ئینسان بتوانی لە دەورات لە علومی شەرعی بخینتەوە بەردەوام بی لەسەریدا بەڕاستی ئەوەیە بینی خۆی خوای گەورە چاک بکە واللهی لەوانە زۆر خەڵکێ پێی سەیر بی ئاخر کۆمە بینی خۆمان و خوای گەورە چاک بکەین هیچ عیبمان نییە و نییە نوێژێ دەکەین ڕۆژەی دەگرین بەخوای ئەو هانیەوە چەمە تێگەویشتی ئینسان ئەگەر لەگەر خوای تەعالە بینی خۆی چاکە خوا شایەدە خوا بەرەکەت دێختە وەختی بەرەکەت دەکەوتە وەختی بەرەکەت یعنی بەرەکەتێکی تێدا دەبی خوا حیفزی لەکن ئاسان دەکا واتقوا الله ويعلمكم الله خوا فێرتان دەکا یعنی خوای گەورە تەدەخولی ئیشەکانی دەکا کاری لە بۆ ئاسان دەکا یعنی وای لێ دێ وەکو ئەوەی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو برا هەبوون ئەو حەدیثە لە صحیح مسلمدا هاتووە دوو برا هەبوون یەکیان لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرە علم دەبوو ئەویت کە کاسبی دەکرد هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم شکاتی لێ کرد فەرمی یا رەسوڵ الله من کاسبی دەکەم ئەوە دەیخوا معقولە یعنی یا بێ هەردووکمان کاسبی بکەین یا هەردووکمان فێرە علم بین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو قسە جوانەی پێ فەرموو فەرمی لعلك ترزق به خوا ئومێ دەکەم ڕزقی توش بدا بەواسطەی ئەو برایەت کە دەخینی ئەو کەسەی کە دێتە کنەما فێرە علومی شەرعی دەبی فێرە دین دەبی فێرە علم و زانست دەبی خوا بەرەکەتی خستە ڕزقی تو بەواسطەی ئەو ئینسانەی کەوا دەخین جالوێ یعنی تو ئێستا تەماشا دەکەی بەڕاستی بینێک و بین الله تەواوی کە ئیسلاحی کە زۆر باشی بکە
يعني وای لێ مەکەم بە گوناح و بە تاوان و بە خراپە ئەو ڕێگایەدا بگری يعني وای لێ دێ ئینسانێکی خراپ دەردەچی يعني کابرایە گوتی حەسەنی بەسڕی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بیفەرمووی یا ئیمام هێواران هەموو ئەزکارەکان دەخینم ئاوی دەست نوێژەش لە خۆم دادەرێم بە نیەتی شەو نوێژە شەردەستم بەڵام ناتوانم يعني تەماشا دەکەم هەستایمە ڕۆژ هەر هاتیە نەک شەو نوێژەکە نوێژی سوێنێشم لە سەدانایە زایعم کردیە دەڵێ ئیمامی ئەحمەد فەرمووی بەینی خۆت و خوای تەعالا بکەوە تو بە گوناح ئەو منتیقەت قەپات کردی هەتا هێوارێ ئاوی دانی لەوێندە تەئسیری نییە ئاوەکەی هەگرە حەز دەکەی هەر دایمەنێ بەس بەینی خۆت و خوای گەورە بکەوە هێدی ئاسان پێش نوێژی سبەینی هەستای بەخەبەر بووی ئەوە تاڵیبی علم ئەبەو شێوازەیە زوو هەردەستی ئێواران زوو دەنووی دەتوانی خزمەتێکی زۆر بکە بەڵام ئینسانی تەمبەر بەڕاستی تەماشای کە ئەو شتانەی لێ وارد نابی زالۆی ڕیوایەتێک دەجێڕنەوە لە ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وە تەڵەبەی ئێستای بدیت بە باخر ئەمەی بدیت بە ئەمە دەبایە چی پێ بگوت باین هێوارێت میوانی ئیمامی ئەحمەد بوو فەرمووی تەڵەبەی علمی مەهاتیمە فێری حەدیث و شتیوا بم دەڵێ ئیمامی ئەحمەدیش ئاوی دەست نوێژی لۆدانا بوو بەرەبەری نوێژی سبەینێک کە هەستا گاسی کرد تەماشای کردی ئاوەکە دەستی لێ نەدرابوو گوت سما تو پێشی نوێژێ لە وەختی سەحەر بە خەبەر نەبووی لەو وەختەی خوای گەورە دێتە ئاسمانی یەکەم فەرمووی وەڵا خەبەرم نەبوو یا ئیمام فەرمووی بڕۆ هەڕۆمارێ بڕۆ هەڕۆمارێ لە خۆت بنوو طالب علم ئەو هانیە طالب علم ئەو وەختانە بە خەبەرە بەینی خۆی خوای ئیسلاح دەکا ئەو دە ڕۆژە هەردەستی ئیشێ دەکا لۆ ئێستا خەڵک فێرە دزی بووە فێرە خراپە بووە فێرە زۆر شتی خراپ بووە بەس لەبە ئەو نوقتەیە بەینی ئەو و بەینی خوای تەعالا مەزبوط نییە بینە مەزبوطی کە بزانە چی لێ دێ ابن جرير تبري له من دجرته ورزا ورحمتي خوای لێ بێ خەسێ محەممەد بوو چوونە میسر سەردانیان کرد لە بود تەڵەبی حەدیث دەفەرمێ ئەمە ئەو سێ محەممەدە پێکەوە بووین محەممەدی کوڕی نەسر محەممەدی کوڕی جەریری تەبەری محەممەدی کوڕی منذر هەرسێک ناویان محەممەد بوو سبحان الله دەڵێ وەڵڵاهی لە ماڵێک دانیش بووین ئەوەی خواردن بینەمان بوو هیچمان نەمابوو هەر سێکیشمان حەدیثمان تەڵەبە کرد دەڵێ گوتمان چێ بچی شتێکمان لۆ پەیداکە گوتمان کاکە با قوڕعی بکەین قورعەمان کرد محەممەدی کوڕی نەسەر دەرچوو دەبڕۆ کاکە شتێکی پێیاکە لە بۆ ئێمە بڕۆ بینە خۆمە هەروەها دانانیشین برسیمانە دەڵێ سبحان الله چوو دەستنوێژی شوشت ئەوەندە ئەو وەخت زانیمەوە چ پیاوە چیماندارە دەستنوێژی شوشت گوتمان ئێستا ڕاست دەڕوا دوور کە نوێژی کرد هەدە پاراوە لە خوای یعنی دوعای دەکرد دوعا بەینی خۆی خوای تەعالا کاکە هەستە بڕۆ شتێکی پەیداکە کاکە گوتیوە خەریکی شینگۆمە خەریکی ئیشمە بەڵێ خەریکی شینگۆمە یعنی تەواو وا لەناو ئیشەکەی دامە یعنی ستان دێ فەلەفەلی لۆ دەکە ڕاوەستە با لەگەڵ ڕەب العالەمین تەواو ئەوە کەم بزانم خوای تەعالا چمان لۆ دەکا والی ئەوێن دەرکە ناوی تۆڵۆم بوو ئەو وەختە پێغەمبەری لە خەوێ دی صلی الله عليه وسلم دەرێ لە خەوێدا پێیگۆ لە وەختی قەیلولەی بوو ئەدرک المحدثین بگەوە پیاوە محەدیثەکان دەڵێ سبحان الله 1000 دیناری لۆ ناردن جێوڕێیەکەشی پێگوت بوو لە خەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم 1000 دیناری لۆ ناردن خواردنەکی زۆری لۆ ناردن خانیەکەشی لە بۆ کڕینەوە گوتی لە پاشی ئەوانە شەر کەسێکی بێتە ئێرکوانە نانی لەسە والی دەوڵەتە تەماشا ئەو بەرەکەتەکە کاکە بڕۆ نانی پەیداکە ئێوە لەناو ئیشەکەم بابە لەناو ئیشەکەم وا لەناو شتەکەدامە یعنی بەینی ئەو خوای تەعالا ئەوەندە بە قووەت دەبێ و ئینسانە بەهێز دەبێ ئەو کەسەی کە لە دوو عیلمە و لە دوو فێربوونی عیلمە و لە دوو شتێکە مادام عیلاقەی تو لەگە خوای گەورە تەواو بوو سبحان الله ئیلا خوای گەورە بەرەکەتی دێختێ ئەوە قسەیەک دەجێڕنەوە لە هەلۆ خۆشی لێوتان دەڵێم مەلا عەبدولکەریمی مدەڕیس خوای گەورە عەفوی کا و قەبری پڕنور کا یا ڕەبی پیاوێکی بەڕێز و دیندار بووە دەڵێ فەقێ بووین گەلە گچکە بوونە یعنی ئەو لە هەمووان گچکەتر بووە دەڵێ جێژن نێزیک بوو فەقێ خڕ بووبوونەوە گوتیان ئەمە لۆ شتێکی نەکەین جێژنەی و هیچمان نییە دەڵێ فەقەیەک لە بینی خۆیان گوتی باشە لۆ وەرەقەشی لۆ خوای تەعالا نووسین برێن یا ڕەبی خوایە ئەمە ئەو وەزعمان ئەو هایە بزان عیلازێکمان لێ ناکەین ئەمە لۆ توی ئیشێ دەکەین گوتیان وەڵڵا زۆر باشە ئێخوا هەموو شتێکی بەدەستە وهو على كل شيء قدير ئێمە فێر نەبووینە ئێدەبا وەرەقەشی لۆ بنووسین برێن یا ڕەبی خوای ئیشەکەمان ئەو هایە دەڵێ فەقێ دانیشتن لە مەجموعەک فەقێ فلان مزگەفتیەوە لە بۆ خوای تەعالا وەزعمان خراپە خوایە بەهانە ئەمانەوە یعنی چیان حەز لێ بوو لە خۆیان نووسیان هەلەو بیارەی لێرانە گوتێن زە باشە چێبی بە گوتە وەڵا مەلا کەریم لە هەمووان گچکەترە بێگوناحترە بیدەنە مەلا کەریمی بە دایانە مەلا کەریم فەقێ کەریم ئەتوو بڕۆ بیبە گوتی بەمە چێندەر بدەمە چێ لە چێ دانێن کوڕە گوتیان ملک هەموو هی خوای تەعالا بڕۆ
هەروە ئاقاری لە چێن دەربای دەهات ئاور مەدەوە ڕاست ئەو هەفرێدە ناو تۆز و بای و بابی بالۆکن خوای تعالە خوا خۆی دەزانێ وەرەقە لۆوی هاتی یعنی سبحان الله بزانە لەو وەزعی دەڵێ وەرەقەکەی دەستدا بڕوا لۆ ئاقاری بچی لەوێن دەربی داتە خوای تعالە بزانێ وەزعمان باش نییە و جێژ نەدێ دەڵێ سبحان الله لەو دەمای قایمقام گۆڕابوو بەرەو بیارەی دەهات لە ڕێ تووشی بگوتی ها فەقێ چێوە دەچی وەڵای چێوە دەچم ئیشەکەم هەیە نەیتانی برێ یعنی برم چ برم وەرەقەی دەبم لە خوای تعالە هەبەشێتم تێدەگا گوتیان گوت چەند فەقینە گوت بەڵا ئەوەندە فەقینە گوتی ها سەر و دینارێکتان بدەمێ لۆ خۆتان جل و بەرجی پێ بکەن و خواردنیش پێ بخۆم بڕێ و قایمقامی نوێ لۆی کردن گوت وەڵام مەلاکەریم وەرەقەکەی لە بەرچی ناوەڕاست هاتووە وەرەقەی چ فڕێدەمەوە ئیشەکە تەرتیب بوو دەڵێ هاتەوە گەڕاوە گوتیان ها مەلاکەریم وەرەقەکەت فڕێدا گوتی جوابیشم هینایتەوە جوابەکەشم هینایتەوە نەک وەرەقەکە یعنی ها کاکە ئەوە خوای تعالە ناردی بڕۆن هەڕ و جل و بەرجی پێ بکەن یعنی حتى لەسەر سەبیلی ئەوە تەماشا دەکەی سبحان الله خوا تەدەخولی ئیشی ئەو کەسانە دەکا کەوا ئینسانی دیندارن کەوا ئینسانی چاکن بین و ئەوان و بینی خوای تعالە مەزبوطە ڕێک و پێکە زۆربەی ژتی خەڵک کە بەسەری دێ سبحان الله تەماشاکە بینی ئەو بینی خوای تعالە ضعیفی کەوتیتێ مەزبوط نەبووە ئەنگۆ تەسەور دەکەن عولەما دەفەرمون لەسەر چ خوای گەورە ئەمری کرد پێغەمبەر ئیبراهیم کوڕەکەی خۆ سەر بڕی لەبەر چ لەبەرەوەی خەلێلێک پەیدا بوو خوا لە تەمەنی نێزیکەی 900 ساری بەسەرەوە ئەو جە کوڕێکیدا پێغەمبەر ئیبراهیم ئەو دۆستی خوای گەورە بوو ئەو کوڕی هەند خۆش دەویست خەریک بوو لە خۆشەویستی خوای گەورە کەمی کاتەوە خوای گەورە فەرمی سەری بڕە باو خۆشەویستی کەم نەبتەوە ئەو شتەی لە دڵت دەرینە بینی من و تو نابی ئەو هابی نابی ئەولادی بێتە بینی لۆیە خوا ئەمری پێکرد گوتی سەری بڕە ئەو کوڕەی با ئەو خۆشەویستەی بینی من و تودا کەم نەکاتەوە چونکە کەم کاتەوە اتخذ الله ئیبراهیم خەلیلا خوا ئەوەی لۆیە کردیتە دۆستی خۆی نابی کەسێکی دیکە بێتە ناو ئەو مەوزوع ئەو بابەتەوە جا لۆیە ئەوە گەلێک گرینگە ئینسان بەڕاستی ئاگای لەو نوقتەیە هەبێ بەردەوام لەسەر ئەو شتانەدا بڕوە کە خوای گەورە لە بۆی فەراهەم هێنا و ئەو تەعلیم و ئەو بەردەوامیە بەوە دەکرێتن إلا إنسان دائما رول خوای تعالى بخواي جورا بركتي يخستا مالي أو إنسانا إلا بركة دار دبي هر كاتش بركتي ليش ودري براستي برو وزع خراب دروا أما زور زار باسي دكن حاتمي الصبر زاو رحمة خوالي بوقتك حزيدكا يقلك تكاني معارزة أواني ديكش همو تأيدي دكن يكتي هيا دڵێ لێی گەڕێن بابە ئەمە ئەو کابرایە بابی مەیە ئەوە ڕزق خۆرە ڕزق دەر نییە ڕزق دەر خوایە خوا ئەگە بیوێ ڕزقمانە داگەنێوێ نادا بەوەی نییە بابمان لێرێ یاننا جا دەڵێ کە ڕۆی ئەوانی دیکە ڕۆژانە سەرکۆنەی ئەو خوشکیان دەکردیان گو باشە تو گۆتە بام بڕۆ ئەو ڕۆنیتمان ئەوە نییە ئەوە خەلاص بوو ئەو وەزع بوو ئەویشە ڕووی لە خوای دەکرد یا ڕەبی خوایە کو ئەمن تێگەویشتی مەلەت و خوایە ئەو هابی لە گەرمان بە تەقدیری خوای گەورە والی دێ لەوێن دەر یەک پەرداغ ئاوی لە ماڵی وان دەخواتەوە دەڵێ ئەوە ماڵی چێیە دەڵێن ماڵی حاتەمی ئەسەممە پیاوێکی مەشهور بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەوە دەستی لە باغەری ڕاکرد چیسەکی دەری ناپڕی لیرە بوو فڕەی داماری ڕووی لە حاشیەکەی خۆی کردگوتی ئەوەی ئەمنی خۆش دەوێ باوەچی من بکە هەرچی پارەیان پێ بوو لە خۆشی والی على ئەساس گوێڕایەلی دەکەن هەمووی فڕەیان داماری وان هەموویان پێ دەکەنین بەس کچەکە دەگریا دیندارەکە لێیان پرسیلۆ دەگرێ فەرمووی ئەو مەخلووقێک تەماشا ماڵی مەیکرەوە ها دەوڵەمەندی کرێ دێگە خالیق خوا تەماشامان بکات دەبێ خوا چمان لۆ بکە پەروەردگار چمان لۆ بکە جا لۆی بەڕێزانە تۆگە بەینی خۆت و خوای تەعالە چاک بکەی گەورەترین نوقتەیە لۆی ببیە تاڵیبی عیلمێکی چاک لۆی ببیە کەسێکی باش کەسێکی دیندار و ئیماندار بەڵام ئەگەر بینی تو خوای گەورە لەرزی تێکە سبحان الله بڕۆ ببینە لە هەموو دنیایەدا عولەمای سەڵاتین عولەمای خەراب ئەوانە هەموو دنیان ناشرین کردێ لۆ چونکە بینی ئەوان و خوای تەعالە ئیمانەکە ضعیف بوو ئیمانەکە دابەزی بەڵام هەر کاتێک عولەمای ڕەبانی بینی ئەوان و بینی خوای گەورە چاک بوو إلا خوای گەورە مۆفەقیان دەکا لە تاریخیشا بە ذکرێک وا باسییان دەکرێت کە هەموو ئینسانی ئیماندار و ئینسانی چاک بوون اینجا لۆیە لە بۆ ئێوەش بەڕاستی وەکو تاڵیبی علم هەر خۆشمان لە خۆشم ڕا وەکو کەسێکی تەڵەبەی علم کە تازە پێدەگەین کە تازە فێر دەبین کە تازە محاولەکەین بچینە ناو علومی شەرعیەکاندا
ڕانەوەستین لە جێگایەکدا چونکە ڕاوەستین ئیشەکەمان ڕادەوەستی علمەکەمان ڕادەوەستی بەدوا دەکەوین خەڵکێکی دیکە هەیە بە پێشمان دەکەوین بەردەوام بین لە تەعلیم و لە فێرکردن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەس تەماشا حیاتی کا نەیهێشتووە لە ژیانیدا سەحابە ڕابوەستی ذکری سبەینان و ئێوارانی فێر کردە ذکری بە سەفەری فێر کردە ذکری بازاری فێر کردە ذکری ماڵەوەی فێر کردیا دەیەها ذکر هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری ئەسحابەکانی کردە بڕۆن ئەوانە هەمووی ئەنجام بدەن ئەو جا بێنە وەرن فێری قورئان بن وەرن فێری فێژنێژ بن وەرن فێری خەتابە بن وەرن فێری دەعوە بن وەرن فێر بن حتا وەفاتی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕانەوەستا لە فێرکردنی ئومەتەکەی لە بۆ شتە چاکەکان ئومەتەکەشی پاشیوی بڕۆ ببینە قبری سەحابەکان لە کوێن دەرا ماڵی لەکوێ و قبری لە کوێن دەرا هەمووی بەدوو نەشر علم بڵاوکردنەوەی ئەو علمە ئەوەی لە بەردەستیاندا هەبوو زالوێ بەڕاستی ئەوە گرینگە ئینسان بزانی ئەو ڕۆکە ئەو مالیەی لە بەردەستیدا هەیە ئەو گەنجاتی قووەتێکی تێدا هەیە ئێستاکە ئەو وەقتەی ئێستا هەیتی هەموویان زایع نەکا کۆیان کاتەوە لە بۆ فێربوون فێربوونێکی بەردەوام تەعلیمێکی بەردەوام چونکە بزانە ئەگەر ئینسانێک ڕۆژانە شتی نەخیندەوە بەڕاستی یعنی بە تالیبی علم داناندرێ ڕۆژانە شتێکی نوێت بە بەردەستی نەکرد یعنی زۆر زەحمەتە وها بتوانی بە ئاستێکی چاک بەرەو پێشەوە بچی لە کاتێکدا خەڵک دەخینتەوە ئەتو ناخینەوە لە کاتێکدا خەڵک بەرەو پێش دەڕوات و ڕاوەستای لە کاتێکدا خەڵک هەیە چەند علمی نوێی ئەو سەردەمە هەیە والەکە نەخۆیدا کۆی کردیتەوە ئەتو تەمبەر دانیشتی لۆیە بەڕاستی پێویستمان بەوە هەیە جوڵەیەک بدەینە خۆمان حرەکەیەکی زیاتر لۆ خاتری وەی حکمت فێر بین علم فێر بین زانست فێر بین شتی جوانتر و باشتر فێر بین لۆی نەوەک ڕۆژێکدا دێ پەشیمان بینەوە تەماشاکەی بووی بە یەختیارێک یان بووی بە پیرێژنێک عمر لە مابەینی 67 ساڵە کۆتایی وا دێتن تەماشا دەکەی هیچ فێر نەبووی هیچت نەزانی یعنی گرنگترینشتش ئەوەیە بە مؤسسات بی بەڕێزان یعنی بە دەورە بی بە علم بی بەوانە فێر بی چونکە ئەگەر یەکێک بەبێ منهەج فێرەشت ببە ئێستا دەبوو ئەو یەختیارە ڕیشتپیانەی دەستنە خوتبەی هەموو مەلابان هەمووی عالیم بان هەمووی پیاوی گەورە بان ئەوەی بە دەورە و بە دەرس و بە علم فێری دەبی قەت وەچی ئەوە وانییە مەسەلەن لە کۆڕێک ئەوەی ئێستا ئێمە دەڵێن بەس تەوجیهە ڕێنیشاندانە ئەوەی خەتیب دەیڵێ بە هەماشەوە ئەگەر کەسەکە جێبەجێ نەکا بەڕاستی فێری زۆر شت نابی جالوێ بەڕاستی پێم چاکە لە بۆ بەڕێستان بۆی قسەکانیشم زۆر درێژ نەکەمەوە وەکو ئامۆژگاریەک لە بۆ خۆم و لە بۆ بەڕێستان دەست لە علم هەر نەگرین چونکە ئەوەل ئاەت لە قورئانێدا کەدا دەبەزێ خوای گەورە دەفەرمێ ئیقڕە بخوێنە یعنی هەموو شتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم کە داوای دەکا خوای گەورە پێی دەفەرمێ بزانە وەقل ڕەبی زدنی علما خوای بڵێ علمەکەم زیاد کە بخوێنە لە گەریبە فەزل و گەورەی لەوەدایە ئەتوو کەسێکی عالم بی کەسێکی گەورە بی بتوانی شتێک بەجی بێلی لە بۆ خۆت و لە بۆ کەس و کارت خەڵک لە پاشی مردنیش پێت بڵێ ڕەحمەت لە داک و بابی ئەوە ئەولادی فلان کەسە و ئەولادی فلانە کەسەیە لە کۆتاییدا بە حکمەتێک بە شتێکی جوان کۆتایی دێنم کتابێکی بە ناوی قلوب تهوى العطاء ئەو کتابە زۆر خۆشە لە بۆ وعز و لە بۆ مەسەلەن خوێندنەوە یعنی شێوازی نووسینەکەی مؤلفەکەی زۆر کتابی هەیە بەڵام ئەو کتابەی زۆر بە ئوسلوبێکی جوان و بە قووەت نووسیە خۆزگەگەر بەبەر چاوتان کەتبا بیکڕن قلوب تهوى العطاء یعنی حیکەم و نەثر و شتی جوان و سەجع و زۆر شتی خۆشی تێدایە کە گەنج و پیر و خەتیب و واعظ هەمووی ئیستیفادەی لێ دەکات سوبحان الله زەیەک لەو شتانەی لەوەی کە باسی دەکات باسی پاشایەک دەکات دەیەوێ ئامۆژگاری کوڕێکی بکە کە بەگوێی ناکە دەزانی لە پاش ئەو بەجی دەمینێ کوڕەکەی ئەوەندی ڕێی علمی پێنیشان دەدا ئەوەندی ڕێی چاکەی پێنیشاندا هەر لادەرە لە ڕێگایەدا ئاخر شت ئامۆژگاری دەکا پێش مردنی دەڵێ کوڕم ماڵێکی زۆرم لۆ بەجی هێشتی بەڵام ئەگەر هات ئەو ماڵەت هەموو لە دەستدا لۆی دژمن دڵیان پێت خۆش نەبی کەیفیان پێدنێ لە پشتی قەسرەکەی لە جێیەشی لای خوارێ حەبلێکم هەڵواسیە ئەو حەبلە لۆ ئەوەیە ئەگەر هیچت پارە نەما وەزعت خراپ بوو خزم و کەس پشتیان تێکردی حەیفە کوڕە مەلیک ئەوها بە ڕەزیلی بدیترێ خۆت بەو حەبلەی وە بکە خۆت بخنچێنە بابی وەفاتی کرد ئەو کوڕە لە جێی بابی دانیشت کوی ئەو پارە خراپ بوو ئەوها سەرفی کرد هیچی نەما حتا قەسر و جێگا و ڕێگاکەشی لەسەردانە دەڵێ سبحان الله فکری لە قسەکەی بابی کردەوە وەی لێ هات بوو دۆست و برادەرە نێزیکەکانی
تەکلیفی شتێکی بەسیتی لێ دەکردن نیان دەدایە دەڵێ گوتی عیلازەکەی بابم زۆر عیلازەکی چاکە چووە پشتی قەسرەکەی و جێیەکە تەماشایکە فعلەن ئەوە حەبلێکەی بەجێیەک وەکرا منەظەم دانرایە ڕێک و پێک کورسی شت عازر دانرایە ئەو ئینسانە خۆی پێوە بکە خۆی بخنچێنی خۆی نەجاتدا لەو شتەی دەڵێ چووە سەر کورسەکەی و حەبلەکەی لە ملی خۆی قەیم کرد و لۆی کۆتایی بینی بە ژیانی خۆی یعنی ژیانێک لە مەلیکاتی بتبا لە بۆ قەرداری و خەڵک بێتە سەر و وەزعت ناخۆش بی باشتر وایە کوڕە مەلیک قسەی بابی بە بیراتەوە بمری باشتر نەک ئەو های بەسەر بێ جا دەرێکە خۆی بە پەتکەکەی کرد و کورسی لابرد کە قورسایی کەوتە سەر حەبلەکەی ڕاست سەقفەکە بە کامل هاتە خوارێ پڕی بوو لە زێر و پارە و لە باتی بمری هەر کەوتە ناو پارە و زێر و گەوهەری تەماشاکە وەرەقەک لەوێن دەرنووسرایە تەماشا وەرەقەکەی کرد کوڕم بزانم زۆر بێ دەماغی نیوەی پارەکەم لۆ ئەلێرە هەرگرت بووی نیوەت فەوتان ئەویت کە مەفەوتێنە دەبینی یعنی حتا حیکەم و شت ئەقرت بێ ئەمن دەمزانی پاش مردنیش ئەتو ئەو پارەی ئەو هەدەر دەکەی بەلاش دەڕوێنی بەس ئەو نیوەی مایە ئەوەندەی مەفەوتێنە ئەمە ئێستا حیساب کە نیوەی تەمەنمان ڕۆییە ئەو جەگەر شتێک فێر بووینێنە با نیوەکەی دی نەڕوا با ئەوەندەی مایە نەڕوا با ئەوەندەی مایە ئیسیفادەی لێ بکەین چونکە ئەوە وا وەکو تەوژمێک بەرامبەرمان دێ ئێمە بەرامبەری دەڕۆینەوە ئەگەر سوودمان لێ وەگەر ئەوە چاکە سوودمان لێ وەرنەگرت دەڕوا بەجی دێلی جالوی ئومێ دەکەم ئینشاء الله خوای پەروەردگار ئەمنیش و بەڕێزیشتان لەسەر ئەو ڕێزکەی دابنێ کە ڕێزکەی علمە و زانستە و فێربوونە لە خوای گەورە دەپاڕێمەوە لەو جەمع مبارەکە بەرەو ئیواری جمعە دەچین ئینشاء الله ئومێ دەکەین خوای گەورە دوعای تێدا قبول بکە دەڵێن یا ڕەبی خوایە لە دینی خۆ زیاتر شارەزامان بکەیت یا ڕەبی خوایە هەرچی علم و معرفەت و زانستە پێمان ببەخشی یا ڕەبی خوایە علمێکمان پێ ببەخشی عەمەل و ئیخلاصی لەگەردابی یا ڕەبی خوایە بە علم مەغرور نەبین یا ڕەب العالمین یا ڕەبی خودایە قسە و عەمەلەکانمان یەک بکەی یا ڕەبی خوایە لێت دەپاڕین و بەناوە جوانەکان بە سیفەتە بەرزەکانت لە هەمومان خۆش بی و عەفومان بکەی و لە داک و بابیشمان خۆش بی یا ڕەبی خوایە ئەو کەسەی دەستی بەرز کردەوە ئێستا نەخۆشە یان نەخۆشەکی هەیە خوایە شفای لۆ بینی یان کەسێکی لێ مردووە خوایە لە مردووەکەی خۆش بی یا ڕەبی خوایە دڵەکانمان بنوري قرآن أو بدأ يا رب العالمين يا رب إخوة أعمال كان من أو كردوانا بن كوال لما رازي دب يا رب العالمين يا رب إخوة مفقد دنيا وقيامة مامكي لسر شوري دنيا وقيامة دا بمان بارزي يا رب خدا بقوري خود بفضلي خود برحمي خود لقل مامكي بعملي خرافي إما لقل ما نكي يا ربي خواه سر فرازي دنيا وقيامة من بقسمت بكي يا ربي خدا لدوا روجش دا لجير سيبري خود دا حشر من بكي لجير علي محمد المصطفى دا كو من بكي بدستي أو لحوزي كوسر أو بخوينو لسر فردي سيراد بپرينوا خواه لفردوس الأعلى لقر پیغمبران وراس قويان وشهيدان وصالحين دا كو من بكي آمين آمين والحمد لله رب العالمين.